سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم کاک چیاعلیار و کاک ڕەزا ئەمینی چالاکوانانی سیاسی. کاک چیابە لە پێشدا بە بەڕێستانەوە دەست پێ بکەم. سەرۆکترام ئەمڕۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەمڕۆ دووشەمە لە ئایالەتی مێریلەند ڕایگەیاند کە بۆی گرنگ نییە کە بەڕاستی حکوومەتی ئێران بگەڕێتەوە سەر مێزی وتوێژیان نا. پرسیارەکەوەیە کەوا بوو وتوێژکردن بە چ مەبەستێکە؟ وێڕای سڵاو بۆ جەناب تو بۆ میوانی بەڕێزی بەرنامە و بۆ بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا لە گۆڕێدایە ئێرانیەکان بەوە بە نێوبانگ بوون کە لە مێژوودا کە لە هەموو شەڕەکاندا دۆڕاندویانە، بەڵام لە وتوێژ و لە دیالۆگدا کەسانێکی وریا و زیرەکن و هەمیشە سەرکەوتوو بوون. پرێزیدەنت ترامپ بە وریایەکی یەکجار زۆر کە هەیەتی بە پێچەوانی سەر و کۆمارەکانی پێشخوێی کە لەگەڵ کۆماری ئیسلامی وەک بایدێن و ئۆباما و ئەوانە وەک دەڵێ بە قەولێک مماشاتیان دەکرد و ئیمتیازاتێکی یەکجار زۆریان دەدایە. پرێزیدەنت ترامپ هات بە دەستی کۆماری ئیسلامی خوێندەوە و ئەو کارتەی لێستاندن بە وریایەکی زۆری کە وەگەرزم کردی بۆ خۆی هەیەی. دوای ئەو دانیشتانە ئەوڕۆ دەزانین پێم وایەڵخان کە ئێمە قسەدەکەین گەمارۆکان گەماروی ئێران چالاک بووە. مەبەستی ئەوە من پێم خۆشە یەکشتان عرزکەم. کۆماری ئیسلامی بە هەڵەیەشی کە کردی کە هەڵا لە دوای هەڵا دیسانەکانە دەیکاتەوە و تووشی ئیشتبای محاسباتی بووە، هەموو ئەو کارانە دەبێتە هۆکاریەوەی کە کۆماری ئیسلامی هەر ڕۆژ لە ڕۆخان نزیک بێتەوە. ئێستا دوای ئەو گەمارویانەی کە ئەوڕۆ هەر ئێستا چەندە خەلەوە پێش وابزانم ئاکتیو بووە چالاک بووە بەدژی ئێران گەمارۆ دەریایەکانی کە بخێتە سەری، ڕۆژانە 435 ملیۆن دۆلار ئەگە هەڵانەکەم شتێکی ئەو ڕقەمە کۆماری ئیسلامی لە هەناردەکردن و هاوردەکردن زەرەرمەند دەبێت و ئەوە دەبێتە لە ڕاستیدا دەبێتە هۆی فەلەجبوونی تەواوی کۆماری ئیسلامی ئێران. بۆیە من پێم وایە ئەو قسەی پرێزیدەنت ترامپ لە جێی خۆیدایە کە فەرق ناکە، مەبەستی ئەوەیە کە ئێمە کاری خۆمان دەکەین. ئەوە کۆماری ئیسلامی ئێرانە دەبێت تەسلیم بێ، تەسلیمی کۆمەلگای نێونەتەوەی و تەسلیمی خەڵکی ئێران و هەموو کەسیش بێ ئەو بازانەی کە وەری دەگرێت ئەو ناتوانێت ئەوە درێژەی پێ بدا. لەبیرمان نەچێت یەک شتی دیکە پێم خۆشە گرینگە ئاماژەی پێ بکەم. کۆماری ئیسلامی ئێران تەنگەی هورموزی دۆرگەی هورموزی لە بەردەستدا بوو، ئەو باریکەڕێی لە بەردەستدا بوو، بەڵام لە ئێستا بوولاوە هەتا 50 ساڵی دیکە ئەو شۆنە استراتیژیکەی بە تەواوی لەدەستداوە. جا دواتر پێم خۆشەگەر پرسیار بوو دێنەوە سەری. کاک ڕەزا بۆ چوونی بەڕێستان چۆنە؟ ئایا وتوێژەکان درێژان ببێت ئەکامێکی بەدوا دەبێت؟ وێرارەزڵاو بۆ جناب تو هاوکاران تو هەروەها کاکچەی بەڕێز. ئەزکەم ئەم پێم وایە بەگشتی هەر شەڕێک ئاکامی هەر شەڕێک وتوێژە، یعنی شەڕ بۆ شەر بەگشتی لە درێژایی مێژوودا نەیتوانی و نەتیجەی هەبێ. بەڵام بۆچی مزاکەرە بۆچی؟ لە ڕاستیدا مەسەلەی ئێران گرێپوچکەیەکی زۆر هاڵۆز بوو لەبەر ئەو پاکیزانەی کە وەکو ئارێشەیەکی نێونەتەوەیی هاتبووارە. یەکیان مەسەلەی چەکی ناوەکی، دووهەم کە مەسەلەی تەنگەی هۆرموزیشی هاتە سەرێ. لە دوایەدا پێویست بوو ئەوان ئستراتیژیستەکانی ئەمریکایە پیان وابوو ئەگەر جەناحێکی توندرە و لە ڕژیمی جمهوری ئیسلامیدا لە ناو بچن، چ لە جەریانی شەردا یا چێ لە جەریانی حەسفێکی ناوخۆییدا، بە جۆرێک لە جوورەکان مەسەلەی ئێران دەکرێت چارەسەر بێ. بۆیە ئەوە لە کۆمەڵگای ئەمریکایدا بەتایبەتی لە تەریقی ڤێنسیەوە ئەوە کە زۆر مخالفی جەنگ بوون، ئەوەش نەک وەکو دیدگایەکی بە قەول دەڵێ پۆست لیبرال مخالفی جەنگ بوون، نەک لەوەر ئەوەی کا وەکو حاڵەتێکی خێرخوازی بۆ شەڕ. ئەوان پیان وابوو ئەمریکا کە چۆتە هەر شەڕێکی لەو شەڕانە سەرکەوتوو نەبووە، ینی لەو مەسەلەی ئامار و ئەرقامە مەسەلەی تێچوویە بۆ شەڕانە کەسیوە دەستێناوە. بۆیە بەگشتی دەبواە ئەو مزاکەرە بکرێ بۆیە کە ئەو ئامانجانەی کە ئەمریکا هەیەی لە رابطە لەگەڵ مەسەلەی چەکی ناوەچی لەگەڵ مەسەلەی هۆرموزش کە هاتە سەرێ بتوان لەسەر میزی وتوێژ قسەی لەسەر بکەن کە نهایەتەکەی دوای 21 ساعت بە نەتیجە گەیشتن ناتوانن لەو پەیوەندیشدا لەگەڵ هیچ لایەنێک بەڕێکەوتن بکەن. کاکسیا خۆ ئاماژەت پێ کرد کە هێزی دەریای ئەمریکا هیزەکەی ئەم کاتژمێرە دەبێت
وەک سەرۆک ترامپ ئاماژەی پێدا پێشی هاتوچۆی کەشتیەکان لە بەندەرەکانی ئێران ڕابگرێت بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئێران تەنگەی هۆرمۆز وەک چەکێکی کاریگەر بەکاردێنێت ئەگەر ئەوەی لە دەست بێتە دەر ڕێگای دیکەی هەیە کە پشتی پێ ببەستێت ڕێگای دیکەی نییە کۆماری ئیسلامی چونکە 90% داهاتی کۆماری ئیسلامی لە هەناردەکردن و هاوردەکردن لە تەنگەی هورموزەوە دێ مەسلەی نەوتە لە بەندەرەکە لەو بەندەرانەوەی کە لەوێن بەندەری شەهید ڕزایە و بەندەر عەباسەوە ئەو بەندەرانەی دیکە و ڕێگای ئەوەی هەموو لێگرتووە و بەو شێوەیە ئابووری ئێران ئەو ئابووریە لاوازەی کە هەیەتی و ئەوەی کە ئەو ماوەیەش لە شەڕدا بووە ئەو دیسانەوەندەی دیکەی زەربەوە کەوتووە ئەوە ڕێگا خۆش دەکات بۆی کە کۆماری ئیسلامی بە تەواوی مانا فەلەس بێ لە بواری ئابووریەوە کۆماری ئیسلامی تەنیا شتێکی کە هەی بوو و تەنیا شتێکی کە هەیەتی موشەکەکانی بوو و بەوەش هەڕەشەی لە دنیا دەکرد و بەوەش بوو کە بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو ئەلحانیش هەتا ئەلحانیش وەک کاکرزاژ ئاماژەی پێکرد لە و توێژانەشدا نەهاتوو کۆڵی نەدا بۆ موشەکانەی هەڕەشە دەکا ئەو موشەکانەش ئێستا کە بێزگە لە ئەمریکا کە چووە تەنانەت بریتانیا و فەڕەنسا و هێزەکانی دیکەش دەچن لەوێ بۆکردنەوەی دورگەی هورموز دەزانی نێمە ژاپۆن و کورەی جنوبی و ئەوانە بەشێکی زۆری 90% داهات و نەوتیان لەو شوێنەوە دێ بۆیە ئەوە شتێکی کۆمەڵگەوانێکی جیهانی لێ ساز بووە ینی دەگەڵەوەی کە وەک عەرزم کردی بریتانیا دەڵە دەگەڵ ئەمریکا نابین و ئەوە بەڵام بۆ خۆشی پسێ دیسانەکانێ بۆیە ئەو شوێنەی لێ دەگیرێ نابە بڕوای من هیچ ڕێگایەکی دیکەی نییە ڕەنگە بتوانێت لە دەریای خەزەرەوە یا لە شوێنێکی دیکەوە بەڵام ئەوە تاسیر نییە چونکە وەک عەرزم کردی 90% داهاتی ئێران لە ئەو دورگەی هورموزەوە دەڕوا کاکرزا بێجگە لە تەنگەی هۆرمۆز ئێران بژارێکی دیکەی لە بەردەستدایە پشتی پێبەستێت هەتا ئێستاش تەنگەی هۆرمۆز گرنگترین بژاردەیە بۆچی گرنگترین بژاردەیە چونکە ئەو جورێکی کاگەچیە ئاماژەی پێدا ئەگەر لە ڕێگای محاسەرەی ئاویشەوە ڕێگا بە هەناردەکردنی نەوتی ئێران بگرێ ڕاستە کۆمەڵگای ئێران و دەوڵەتی ئێران دەکەوێتە سیستمی سەرمایه‌داری دەوڵەتی و پشتبەستوو بەو نەوتەیە ئەگە بووی نەفرۆشێ چۆن بتوانێت تەمینیکە بە تایبەتی سوپای پاسداران بە تایبەتی ئەو هەموو خەرج و مخارجێکە هەیەی بەڵام بەگشتی بۆ خۆی تەنگەی هۆرمۆز ئەگەر ئێران نەوت هەناردنەکە خودی ئەوە بۆ خۆی کێشەیە بۆ ئاژانسی وزەی نێونەتەوەی کێشەیە بۆ مەسلەی ئۆپیک کێشەیە بۆیە ئەو سێناریۆی شار نەشەر نەئاشتی و سناریۆی مذاکرە هەتا ئێستا کوونێژ بابەتێکە و ئێران هەتا کوونێ دەقەینەوەت کەڵک لە گەروی هۆرمۆز وەردەگرێ و ئەو پرۆژێکە ئێستا کوونێ هەیە بەداخەوە لە کۆمەڵگای دنیادا کەس نەکەوتۆتە گەڵ ترامپ ئەمە لە هەواڵەکانی ڕۆیتر داخێنمەوە کە چل وڵات کەوتۆتەگەڵ بەرەستونە دۆناڵد ترامپ کە ینی بەشداری بکەن لەو مەحاسرەی گەروی هۆرمۆزدا بەڵام بریتانیا ڕایگەیان ناچێ ئەڵمان ناچێ فەڕەنسا ناچێ هیچ وڵاتێک بەرەسمی نازان کاکچیا زانیاری لەسەری هەبێت کە چ وڵاتێک ئامادەیە بەڕاستی بچێ مەسەلەن هاوکات لەگەڵ ئەمریکایە لە گەمارۆدانی هۆرمۆزدا بەشداری بکە بۆیە لەوێشدا دیسانەکانە بەداخەوە ئەمریکا بە تەنیایەوە گوشارێکی لەنێو خۆی ئەمریکای دیسانەکانە بە شێوە خۆر باکە هەرچەند وێنێز بەڕاستی ئەو پەیامی بۆ خەڵکی ئەمریکای بردەوە کە جمهوری ئیسلامی قابلی گۆڕان نییە و جمهوری ئیسلامی هەر سوورە لەسەرەوەی کە ئۆرانیۆم پیتێنی هەر سوورە لەسەرەوەی کە هێزە نیابەتەکانی دنەدا هەر سوورە لەسەرەوەی کە مەترسێکی ئەتۆمی بێ بۆ دنیا هەموو ئەو پەیامانی بردەوە ڕاستە بۆ خۆی لە نێو جامعی ئەمریکایەدا ئێستا کوونێ بیرڕایەکی گشتی ئامادەترە بەڵام بیرڕێ کۆمەڵگای نێودەوڵەتی تا ئێستاش ئامادە نیە بۆیە بە بڕوای من ئێران هەتا ئێستاش توانیوێتی کەڵک لە تەنگەی هۆرمۆز وەربگرێ و ئەوەش دەکات هەمان وەکە عەرزم کردی کردوێتە بارمتەیەک بەدەستخۆیەوە کە دەیهەوێ بە ئامانجا خراپەکانی خۆی بگات لە ڕێگای تەنگەی هۆرمۆزەوە واژ نییە کە پێمان وابێ ئەسڵەن ئێران ناتوانێت ئەوە بەکار بێنێتەوە ئەو کارتە لە ڕاستیدا گرنگترین کارتی وێ لە حاڵی ئازردا کاکسیا لەو ماوەیەدا ئێران هێرشی بردە سەر وڵاتانی دراوسەی کەنداویش تو پێ دوایە ئەوان لەو بینەدا هەڵوێستیان چۆن دەبێت لە ئەنگری لەوە دەکەن کە تەنگەی هۆرمۆز هاتوچۆکەی ڕابگیرێ بۆ بەندەرەکانی ئێران
لە بێگومان ئەوە بە قازانجی وڵاتانی دیکەشم پێم خۆشەیەکشت عرزکەم لە قسەکانی کاگرزادا کە باسی کرد ئەمریکا 11 کارخانەی گازی لە تێکزاس کردوتەوە شوێنە نەوتەکانی کردوتەوە بۆی کە پرێزیدەنت ترامپیش ڕایگەیان کە بێن دنیا بێ لەوێ ئەو نەوتەی کە لەوێ احتمالەن لە ئێرانەوە کە دێ بۆی قەرەبووی ئەوە بکاتەوە بۆی بازاڕی نەوت نەسیێتە سەر لە ئەمریکاوە بچن لە ئەمریکاوە ئەوە ئەوانی جێگرەوەی ئەوە دیاری دەکا و هەروەتر لە مەسلەی کارخانە لە مەسلەی گازەکەیدا ئەو گازەی کە لە وێرادەیە 11 کارخانەی گازی لە تێکزاس کردوێتەوە بەڕووی ئەوەدا بۆ یارز دەکەم کە بە تەواوی مانا فەلەزی دەکەن بەبێ ئەوەی کە بازار تەکان بخوا پێشترەگە مەسلەی نەوت بادەیان کورد مەسەلەن بازار ئەوەی لێ دێ ئەوە بەڵام ئێستا ئەمریکا بۆ خۆی جێگرەوەی ئەوانەی داناوە دەگەڵەوەی کاگرزا باسی کرد ڕەنگە بە تەنیا بێ بەڵام وڵاتانی دیکە بریتانیا و فەڕەنسا و ئەوانە دێن بۆ خۆیان بەداخەوە دەگەڵ ئەمریکا نەکەوتن بە سیاسەتێکی هەڵی وڵاتانی ئوروپایی کە کردیان و تەنانەت ناتۆش بەڵام وڵاتانی عەرەبی مەجبورن ئێستا مەسلەیەکی دیکە کە هەیە ئەو خەتی لولەی گازی لولەی نەوتی فەجیرە ئەگەر نێوەکەی بەهەڵە نەڵام لە عەرەبستانە و ئیماراتەوە ئەوانە هەموو جێگرەوەی ئەوە دەبن بۆیە من عەرزم کردی کتم بۆ 50 ساڵی دیکە کۆماری ئیسلامی ئێران ئەو دوورگە استراتیژیە کە لەبەردەستیدا بوو ئەوەی لەدەستدا بە تەواوی ئەوە جێگرەوەکەی لە ئەمریکاوە دابین دەکرێت لە وڵاتانی عەرەبیەوە لە ڕێگای بەندەری فەجیرە و ئەوانەوە خەریکن پەرەی پێدەدەن شوێنگرەوەی بۆ پەیدا دەکەن بۆیە پێم وایە وڵاتانی عەرەبی 100% لەگەڵ ئەوە دەبن کاگرزاوتی پێ دوایە وڵاتانی عەرەبی لەگەڵی دەبن لەگەڵ ئێران بەڵێ وڵاتانی عەرەبی بەرژەوەندیان دەوەیدایە کە لەگەڵ ئەمریکایە بن نەک لەگەڵ ئێرانێ بەڵام خودی ئەوانیش ناتوانن ئەو هەناردەی کە دنیا پێویستێتی تەمینی بکەن بۆ نمونە عەرەبستان تەنیا دەتوانێت 3 میلیۆن بۆشکەبەرەکە 7 میلیۆن کەسرە عێراق و کوێیت بە قەتەر ناتوانن ئەوان جگە لەو ڕێڕەوەی زیاتر ناتوانن بەڕێ بکەن دوای ئێرانیش دەونەوەیدا ئەگەر محاسرە بێ و نەتوانێت بەڕێکە یعنی ئەو خەلە بۆ خۆی کێشەیە وە گرنگتر لەوانەیە سازمانی وزەی نێونەتەوەی هاوکاری ناکە ئەوان دەبواە بە پێی قانون ئەیئا لە مقابل ناتۆیدا دەبواە پێشتر ئەوانە بێن هەمانجی بکەن زەخایرەکانی خۆیان بکەنە بازاری ئەوەی کاکسیا ئاماژەی پێ دەکات ڕاستە ئەمریکا بۆ خۆی ئەوەی کردووە بەڵام ئایا وڵاتانی دیکە کردویانە هەتا ئێستا هیچیان من نادەم فەڕەنسا من نادا ئاڵمان من نادا بریتانیا من نادا هەموو بۆی کە پرۆژەی ئەمریکای شکست بخوا و پێیان وایە بەتەنیا ئەوان سوود دەکەن ئەمریکا سوود دەکات بۆیە ئەوانە لە مۆزوعەکەی کشانێتەوە ئەم پێم وایە وڵاتانی عەرەبی بەرژەوەندیان لەگەڵ ئەمریکایە بەڵام هاوکات ئەوان ناتوانن لەو هاوکێشەی وزەدا ئەوەی کە ئامار و ئەرقامە و بەیسلا ماتماتیکە ئەوانە ینی کەسری دێنن مینوس دەبێتەوە حیسابەکە بۆیە کێشەکە هاڵۆسترە لە خۆشببینێکی ئاسایی کێشەکە بەرفراوانترە دەبێت ئەو کێشەیە لایەنی تکە بێتە نێو مەوزوعەکەی ئێستا ئەم پێم وایە بە بۆچوونی من لە داهاتوودا ئەو وەزئێتە درێژی هەبێ حتا ناتۆ لەگەڵ ڕێکخراوی وزەی نێونەتەوەیی بۆی دەبێت ینی ئەو قانونی عەرزە و تەقاضایە دەشێوێ وەکو مەسەڵەن ئەوە مەسرف کننده و ئەو تۆگیر کننده ناتوانێت کە ئەو هاوسەنجین دەبێتە بحران لە کولی دنیادا ینی مەسەلەن ئەمریکا ئێستا کاکتیا ئاماژەی پێکرد بڵێ ئەمریکا ئاکتیوە دەتوانێت کۆمەڵک کار بکە بەڵام بە ئێزای هەر $10 کە نەوت ساری دەچێت سەرێ قیمەتی دەچێت سەرێ 25 سنت بنزین لە ئەمریکایە گران دەبێت لە خودی ئەمریکا کە خاوەن نەوتی خاوەن بنزینە کە کێشەی لەگەڵینێ بۆیە کێشەکە لە خۆشببینێکی ڕۆتین ئەوەترە واوەترە کاکتی ئاماژەت بە وڵاتانی ئەوروپایی کرد سەرۆک ترامپ ڕەخنە لە ناتۆ دەگرێت کە هەرچەند لا تێگرتوەکان لەباری داراییەوە زۆری یارمەتی کردو بەوان بەڵام لەو نێوەدا لە ماوەی ئەو شەڕەدا هەڵوستی چێوتوان نەبووە تو پێ وایە ئەگە پەیوەندی داهاتوو لەگەڵ ناتۆی چۆن دەبێت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەگەر ناتۆ هەر بەو شێوە بێ ئەمریکا دەتوانێت چ بکات بەداخەوە ناتۆ ئەمریکا حەقێتی ئەوەی کە پرێزیدەنت ترامپ دێڵێ 100% ڕاست و دروستە ناکرێتەوە ئیجازە بە پایگاکانت نەدەی کە هاوکاری ئەمریکا بکەن
چونکە دەزانین ئێمە ناتۆ بە بێ ئەمریکا ئەسەر شتێک بە نێوی ناتۆ نامێنێتەوە، هیچ نییە. و وڵاتانی ئوروپایی ئەگەر ئەمریکانە بێ، ئەگەر هێزی بەرگری ئەمریکانە بێ پارێزگاریان لێ بکە، ڕوسیا لە ماوەی حوتویەکدا ڕەنگە بتوانێت هەموو ئوروپا بگرێ. بۆیە پێم سەیرە بەڕاستی سیاسەتێکی هەڵەی مماشاتی کە وڵاتانی ئوروپایی هەیان بووە و لەگەڵ کۆماری ئیسلامی و هەندێک بەرژەوەندی خۆیان کە لەوەدا هەیە بۆ ئەو مەسەلەیە مەسەلەن ئامادە نەبوون. من نازانم بەڕاستی چیلی دەتەوە ناتۆ چەندە دەتوانێت خۆی ڕابگرێ، وەگەرزم کردی ناتۆ بەبێ ئەمریکا ناتوانێت خۆی ڕابگرێ قەتحانەوە هەموو کەس دەیزانێ. بەڵام ئایا سیاسەتەکان دەگۆڕن یان نایگۆڕن؟ ئەگەر سیاسەتەکان نەگۆڕن هەر لەسەر ئەو سیاسەتەی ئێستا بن و دژایەتی ئەمریکا بکەن، دژایەتی بەرنامەکانی ئەمریکا بکەن، بێگومان چونە دەری ئەمریکا بە قازانجا. بەڵام پێم خۆش بوو یەک شتی دیکە لەسەر مەسەلەی نەوت باس بکەمەوە کە کاگرەزا باسی کرد کە نەوت دەچێتە سەری. ئەوەڵام لە خەریجی مێکسیک وەگەرزم کردی ئەمریکا بۆ خۆی گەورەترین سادرکونەندەی نەوتە لە دنیادا، و ئەو هەمووە کەشتێکە پرزیدنت ترامپیش ڕایگەیاند دەچن لەوێ ئەمبارەکان پڕدەکەنەوە بۆی کەەوە نەوتەگران نەبێ لەلایەکی دیکەوە یەک شیری کەما لەبی نەچێ. ئیزازە بە ڕوسیەش دراوە کە نەوتەکەی خۆی لەو ماوەیەدا نەوت بفرۆشێ، بۆیە ئەوە بازاری جەهانی پڕدەکاتەوە بەبێ ئەوەی کە مەترسیەک بکەوێتە سەر بازاری جەهانی و قیمەتی نەوت و خۆراک و بنزین و ئەوانە بەرز بێتەوە. دیارە ماوەی ئاگربەستەکە ئێستا ماوەی زیاتر لە حوتویی ماوە. تۆ کاگرزا پێت وایە دوای تەوابوونی ئەو ئاگربەستەی سەر لەنێ وڵاتی یەکگرتووەکان و ئیسرائیل دەست بە هێرشەکانی خۆیان بکەنەوە یا ڕای دەگرن؟ ئەوە بەستەجی بەو بڕیاری ئەوڕۆ هەیە، ئەوڕۆ کە گەماڕووی ئاوی دراوە ئێران، یعنی ئەوە بۆ خۆی ئیعلامی شەڕێکی پێشوەختەیە، یعنی ناوچەکە زیاتر دەبێتە بۆشکەیەکی بارود کە هەر لە عەزە بتەقێتەوە. ئەم پێم وایە ئەگەر دەونەوەدا ئێران ئێستا کونی ئەو جوورێک کە ئێران هەستی پێکردەوە وەکەوەی کە گەروی هۆرمۆزی وەکو گۆرۆگانێک گرف و خەریکە لە دەستی بێتە دەرێ، چونکە ئەمریکا بە زۆریش بێتی هەوێ ئەوەی بکە و ئێران دەیهەوێ ئەو جارەکانە ئەو پێش دەستێ بکە. بۆیە احتیمالی شەڕ و پێکدادانێک زیاترە لە دانیشتن و پێگەیشتن، چونکە واقعاً ئەوان بەو نەتیجە گەیشتن کە ئێران دەست لە پیتاندنی ئۆرانیۆم هەڵناگرێ، بەو نەتیجە گەیشتن کە ئێران گەروی هۆرمۆز وەکو بارمتەیەک دەگرێ. بۆیە زۆرتر بربژێرەکان لە حاڵی عەزەدا شەڕن تاکوونیە ئاشتی. لاکتیا تو لەو ماوەی باڵین چەند مانگەی ڕابردوودا لەسەر سوشیال میدیادا زۆر چالاک بووە، بە تایبەتی یەکێک لەو کەسانە بووە کە لە ئەنگلیز لە سیاسەتی سەرۆک ترامپ کردو. تۆ پێت وایە هەرە و پرسیاری لە کاگرزام کرد، پێت وایە دوای ئەو تەواوبوونی ئاگرباستا وێ دەچێت کە هێرشەکان دەست پێ بکەنەوە بۆ سەر ئێران؟ من پێم وایە لە وەڵیشەوە عەرزم کە نووسیشم پێم وایە گەر جەنابتان دیت پێتان و بینەران لە سوسیال میدیاش نووسیم هەر ئەو شەوە کە بەرنامەکە ڕاگەیەندرا ئەو ئاگربەستە ڕاگەیەندرا نووسیم پێویست ناکە ئەو ئاگربەستە یەک بە ئاکام ناگا، دوو ئەوەی کە پێویست ناکە دوو خەڵت ڕاوەستن و ئێستاشە لەو بڕوایەدام کە پێویست ناکە ڕێک ڕاوەستن تا ئەوە بەستەجی بە هەڵسوکەوتی ئێران هەیە. ئێران ئێستا سیاسەتێکی درستی ئەمریکا ئەوەیە کە گەماروی ئابووری داوە لەوێدا لە ناوچەیەدا ئەگەر سوپای پاسداران کارێک بکە، شتێک بکە، هەڵەیەک بکە دیسانەکانەیە، ئەمن پێم وایە زۆر 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 زیاتر لە جاران تونتر لێ دەدەنەوە، چونکە یەک شتمان لەبیر نەچێ. زۆر کەس کە بەحسی ئەوە دەکات دەڵێ ئەمریکا ئێران خۆی ڕاگرت و ئەوە ئەمریکا بە کەمتر لە 10% هێزی خۆی لە ماوەی ئەو چل ڕۆژەدا دەگەڵ ئێران بەشەر هاتوو. ئەمریکا هەموو هێزەکەی خۆی بەکار نێناوە، ینی باوەڕکە کەمتر لە 10%یش بووە ئەو هێزەی کە بەکاری هێناوە. بۆیە ئەمریکا ئەگەر بیهەوێ بە 50% 60% و 100% هێزەکەی لێبدا کۆماری ئیسلامی بە تەواوی لە بین دەچێ و من پێم وایە دەگا بەوە هەر شەوی ڕابردوو وەک لە چاو لێ دەکرێت مێدیاکانی ئیسرائیل من چاوم لێ کرد تارێکی یەکجار زۆر فڕۆکەی بار هەڵگری ئەمریکایی ئەسەن ترافیکێکی سیر و بەڕاستی لە مێژوودا شتیوانە بووە لە ناوچەکەەوە لە ئەمریکا و لە وڵاتانی دیکەوە بەرەو ڕۆژهڵاتی ناوین چوون ئەو کەلوپەرانە. ئەمن پێم وایە کۆماری ئیسلامی ڕژیمێکە کە بەو زمانە قسە دەکا کە بۆ خۆی دەیزانێت و دەبێت بۆ زمانە قسە لەگەڵ بکەوە. ئەوە پێم وایە پرێزیدنت ترامپ زۆر باشی ئەوەی دیتوێتەوە
پێم وایە بەداخەوە لە ئاخرەکەیدا هەر دەبێتە شەڕ بە شەڕ کۆماری ئیسلامی لە بەیمسیە. ئایا ئەو دوو حوتوە ڕادەوەستن، ئایا ڕەنگە تەمدیدی کەنەوە بۆ سێ حوتوی دیکە، یا ئەوەی کە ئەو شۆ دووس پێی شەوەی دیکە ئەوەی دیکەی تر ئەوە دەکەوێتە شتی تکنیکیەوە کە سیاسەتی ئەمریکا، بەڵام من پێم وانێ زۆری پێ پێشم وانی ئەو دوو حوتوە تەواو بێکە لە ئێران بدە. کاگوزا پرسیارێک سەبارەت بە دۆخی خەڵکی ئێران لە گۆڕەدایە، ینی لایەنێکە کۆماری ئیسلامیە ئێستا ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردوتە سەرێ لەو ماوەیەدا، تۆ پێ دوایە سەرکەوتن یا سەرنەکەوتن یا لە ئاگربەستە پێک بێن یا پێک نێن کاردانەوەیکی لەسەر خەڵکی ئێران دەبێت، بۆیە نەگەر ئەگەر پێک بێن خەڵکی ئێران دە و نێوەدا دەبی چ بکەن. بۆ خۆی ئەوەی کە ستراکتۆری ئێران بناسەیە، ئێران پێکاتۆ لە کۆمەلگەیەکی فرەچەشن و جیاواز نەتەوە و ئەتنیکی جۆرا و جۆر، بۆیە بەگشتی ئەو نەتەوانە جیاواز لە پانفارسیزمێک لە ئێرانەدا هەمووی دەچەوسێتەوە. بۆ نمونە ئەگە بە کوردێک بڵێ هیچ کوردێک ناڕازی نییە لە وەزعی کاتوتە پێشێ، بە بەلوچێکی بڵێ ناڕازی نیە، وە تەنانەت لە ئەوی دوانەی کە بڵاو دەکردنەوە لە خودی تارانەیە وەختایەکی بۆمبی ئەمریکا و ئیسرائیل بەسەریاندا دەبارێ خەڵکی ساری خۆشحاڵە دەکەن. یعنی ئەوە مطلقاً کەلێنێکی بەرین کە پێشووتر لە بینی کۆمەلگای ئێران و دەوڵەتەکەی داوجودیە بۆ ئەو کلێنە بەو شەڕە هیچ پڕ نەبووتەوە، بەڵکو ئەو کلێنە گوشاتریش بۆتەوە، لەبەرچی لەبەرەوەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی هیچ بەرژەوەندێکی بۆ خەڵکی نییەوە هیچ کارێک ناکات، تەنیا مافیای سپای پاسدارانە کە حکوومەتەکە بەرەوە دەباوە بە ئارزوەکانی خۆی دەکات. بۆیە بەگشتی کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی ئامادەیە، خۆی ڕێکخستۆتەوە، خۆی ساز کردوێتەوە. ئەم پێم وایە جاری پێششکە قسەمان کرد ئەگەر هەر زمانێکی ئەو شەرەکە با بڵێن شەڕی ژێوپۆلیتیکی نەوت و وزەیە یا شەڕی هێزێکی دەرەچێ بۆ سەر ئێرانێ، هەر زمانێکی ئەوەتەوە بێ جمهوری ئیسلامی قەتعەن بەرگەی هیچ احترازێکی ناوخۆیی ناگرێ، چونکە لەگەڵ شەپۆلێکی زۆر پانوبەرینی احترازی جەماوەری تەرەفە. ئەگە تا ئێستا کونژ ئەو شەپۆلە خاموشە دلیلی ئەو مەرگە ساتە ئینترنێتەیە کە بەسەر خەڵکیدا سەپاندەوە، ئەگینە خەڵک زۆری پێخۆشە کە ئەمریکا و ئیسرائیل لە ئێرانی ڕادەکێشن. یەکچە دەزانی لە هەر شەڕێکدا ئەوە زۆربەی خەڵکی مەدەنینە کە زیانیان پێدەگات، جا ئایا لە دوادا لە بەرژەوەندی ئەوانتەوە بێدیانە بێت، بەهەرحاڵ خەڵکن کە زۆر دەکەونە زۆر کاریگەری کارتێکردنی شەڕ. تۆ پێ دوایە لەو نێوەدا لەو کێشەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران خەڵک دەو نێوەدا بەکوێ دەگەن؟ تۆ پێ دوایە ئەگەر بۆ وێنە ئاگربەست بێت، ئاگربەستەکە سەر بگرێت؟ یەکشدا دەستکەم ئاگربەست ئەگەر سەریش بگرێ، من پێم وایە ئەو ئاگربەستە بۆ ماوەی کاتیە و مەسەلەی تاکتیکە، چونکە لێرەدا دووشتمان هەیە، ئێمە دوو بەرەمان هەیە، بەرەیەک بەرەی تێرۆریزم و کوشتن و تۆقااندن و تێرۆر و لە نێوبردن و موشەکە کە کۆماری ئیسلامی و ئێران و حەشتی شەعبی و حەماس و حیزبوڵڵا و ئەو گروپە تروریستیانی سەربەوە. بەرەیەکی دیکە بەرەی مۆدێرنیتەیە کە ئەمریکایە، ئیسرائیلە و خەڵکی ئێرانە کە ئازادیان دەوێت بە هەموو نەتەوەکانی ئێرانەوە و بەتەنانەت بە بەشێکی زۆر لە خەڵکە لە فارسەکەشەوە ئازادیان دەوێت، حکوومەتێکی دموکراسیان دەوێت، ئەویان دەوێت. بۆیە بە بڕای من ئەو دوو بەرەیە لە ئاکامدا دەبێت بە شەڕ کۆماری ئیسلامی لابەی وە پێم وانێ ئاگەر بەسەکرێت. بەڵام ئەگەر وای دابنین کە ئەگەر 9% احتمالیەوەی بۆ دابنین کە ئاگەر بەسێک کرا و ڕێکەوتنێک کراکەوە گەرزم کردی پێم غێری ممکنشتی وا ناکرێ، خەڵکی ئێران ئەو کات کۆماری ئیسلامی دەگەڵ قەیرانەکانی نێو خۆی ڕوبڕوو دەبێتەوە. ئەو کات کۆماری ئیسلامی یەک کۆمەڵ قەیرانی هەیە، هەر چەند مانگ لەوە پێش بوو کە لە دوو شەودا زیاتر لە 40,000 کەسی کوشت. ئەوە خەڵک لەوە خۆش نابێ، قەیرانی ئابووریە، ئەو مەسەلەی گرانیە و ئەلقان شتێکی دیکە کە هەیە پێم خۆشە ئارستان بکەم. کۆماری ئیسلامی پێشتر بالاخره کەسێکیان هەبوو بە نێوی خامنەی عەلی خامنەی کە بەخۆشیەوە کوژرا هەر لە یەکەم ڕۆژی شەڕەکەدا، ئەوە باڵانسێکی ڕاگرتە بوو. ئێستا لەو توێژانەدا زیاتر لە 70 کەس بەشدار بووە. ئێستا جەناحەکان وەک دەڵێ بە فارسیەکەی دەڵێت جەنگی گۆرکا، شەڕی گوڕیەکان دەستی پێکردووە. ئێستا ئەوەش ماوەتەوە، ئەوە لەبەر مەسەلەی ئەو شەڕە و ئەوە و ئینترنێت نییە و فلان نییە زۆر ناتە دەرێ، بەڵام بالاخره بە هیچ شێوەیەک لەوەشدا کۆماری ئیسلامی نزاتی نابێ.
چیا علیار ڕزامێنی گەلێکتان سپاس دەکەم بۆ ئەم توێژە. زۆر سپاس بۆ جەنابەت. سپاس دەکەم.